بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئاینی پیرۆزی ئیسلام بۆ پارێزگاری لە موسڵمانان دوو شورای زۆر قایمی دروست کردو. شورایەکیان شورای دەسەڵات و نظام و سیاسەتە کە نزیکەی 100 ساڵە ئومەتی ئیسلامی ئەم شورایی لە دەست داوە. شورای خلافەی ئیسلامی شورای بوونی کەسی باش بە سەرکردە و گەورە و بەڕێوەبەری ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم 100 ساڵە بە کەیدی یەهود و نەسارا و مەجووس کۆتایی بەم سەڵتەنەتە گەورەی ئیسلامی هاتووە کە مێژوویەکی 1000 ساڵە و زیاتری بۆ خۆی تۆمار کردووە کە پڕە لە ئەخلاقی بەرز و ڕەوشتی بەرز. ئەم شورا گەورەیە و ئەم شورا بەرزە هەمیشە پارێزگاری لە فەردی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کردووە. شورای دووهەم کە ئەم ئاینە پیرۆزە دایناوە بریتە لە شورای ئوسرە و ماڵ. ئەو ماڵانەی کە ئێستا ئێمە ئەیبینین لەنا ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، ئەوە شورایەکە بە دەستی ئیلاهی نەخشەی داڕێژراوە، شورایەکە خوا جەل جەلالوه خۆی بۆ خۆی بڕیاری لەسەرداوە. بۆیە کافران و بێدینان لە ئەمڕۆ لە هەموو ڕۆژێ زیاتر کار لەسەر ئەوە ئەکەن کە شورای دووهەمی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بشکێنن کە شورای ماڵە. زۆر هەوڵ بۆ ئەمە ئەدەن. ئەگەر دیقەتتان دابێ بەس سەیری ڕاگەیاندن کەن تێ ئەگەن کە چ کارێک ئەکرێت. ئەو هەموو ڕەنجەی کە باوک ئەیکێشێ، ئەو هەموو مەحنەت و ناڕەحەتی کە دایک ئەیبینێ، بزانە لە کەناڵێکەوە باسەکرێت. ئەگەر باوکێ زلێ لە مناڵەکەی بدا، ئیتر ئەم هەموو باوکە و ئەم هەموو جوانیە فەرامۆشەکرێ، تەرکیز ئەخرێتە سەر ئەوە بۆی پێمان بڵێن ماڵ بە کەڵک نایە. ڕۆژێ بەناوی باوک سالاری، ڕۆژێ بەناوی پیاو سالاری، ئەیانەیە مناڵەکان بە زۆر لە چنگی ئێمە دەربهێنن. ئەوان باش دیڕاستەی ئومەتی پێغەمبەری خۆیان کردووە صلی الله عليه و آله وسلم. ئەزانن لەکوێوە جەنگ لەگەڵ ئێمە ئەکەن، ئەزانن هەتا شورای ماڵ مابێت ئەم ئاینە پیرۆزە ناکوژێتەوە. پرتەو ئەدا، گەورەتر ئەبێ، بڵێ سەدارتر ئەبێ. جیل لە دوای جیل، چین لە دوای چین ئەزانن کە شورای ماڵ ئەیان پارێزێ. ئەندەلوس کاتێک کە شورەی 800 ساڵ حکمی ئیسلامی تیا کرا، کە شورەی سوڵتانی تیا نەما، هاتن زۆر هەوڵیاندا شورەی ماڵ بکوژێننەوە. ئاگر و ئاسن تەعزیبێک نەما، هی ئیمانداران نەیدەن. لەگەڵ ئەوەشە شورەی ماڵ توانی زیاتر لە 5000 مسلمان لە دوای 5 ساڵ لە تەعزیب و لێدان و کوشتن و بڕین و سووتان ڕزگار کات و پارێزگاری لێ بکە. بۆیە ئەوان دیراسەیان کردو، ئەزانن لەکوێوە جەنگ لەگەڵ ئێمە ئەکەن، ئەزانن شورەی ماڵ تێکچوو ئومەتی ئیسلامی ناکەوێتەوە سەر قاچەکانی خۆی بە ئاسانی. ئێمەش لە بەرامبەرە بەڕاستی نابێ شورەی ماڵ فەرامۆشکەین. ئەبێ زۆر بە وریایی هەڵس و کەوتکەین لەگەڵ ئوسترە و ماڵە، زۆر بە موقەدەس سەیریکەین، بە هەوانتە پێکەوەی نەنێن، بە هەوانتە تێکی نەدەین. ماڵ تەنها پێک نەهاتوە لە پیاو، تەنها پێک نهاتوە لە ئافرەت، تەنها پێکیش نهاتوە لە مناڵ. هەمومان پێکەوە پرۆسە دروست ئەکەین و ماڵێک دروست ئەکەین. ئابزان ئاەتێکی قورئان هەیە یا فەرمایشتێکی پێغەمبەریان هەیە صلی الله عليه وسلم کە وەکو فەرمانمان پێ بکە، بڵێ ئەبێ مناڵەکەت خۆش بێ، ئەبێ نانی مناڵەکەت بدەی، ئەبێ نانی خێزانەکەت بدەی. وەکو ئەمرمان پێ ناکە، وەکو فەضیلەت بۆمان باسەکە، ئەجرەکەمان بۆ باسەکە. بۆچی ئەم ئاینە پیرۆزە بە ئەمر پێمان ناڵێت؟ چونکە ئەمە فیتڕەتی ئێمەیە.
باوکو دایکێک نییە مناڵیان خۆش نەوێ، مناڵێک نییە ڕێز لە دایک و باوکی نەگرێ، بەڵام ئەبێ ئێمە کارێ بکەین چۆن باوکو دایک مناڵی خۆشەوێ، مناڵ ئاوا دایک و باوکی خۆش بێن، نەک ڕێزی لێ بگرێت. چونکە مجتەمەعی ئێمە و کۆمەڵگەی ئێمە بەسمەی ئیسلام و پەنجەمۆری ئیسلامی بەسەرەوەیە. هەموو مناڵێک جۆرێک لە ڕێز و حرمەتی و بەرامبەر بە دایک و باوکی هەیە، بەڵام چۆن بکەین کە مناڵەکە دایک و باوکی خۆش بێ. ئەم ڕەمەزانە بەشێک لە وتارەکانم تەرکیزە لەسەر پەروەردەی مناڵ و پەروەردەی خێزان و ئەو لایەنەی کەوا کافر و بێدین هەمووی کۆبوونەتەوە ئەیانەوێت لەم کۆتا ساتەیە ئوسرە هەڵوەشێنەوە کۆتایی پێبێنن. بە تایبەتی گەلی کوردی موسڵمان زۆر پێویستی بەوەیە کە لە باقەتی خۆی بپارێزێ، هەوڵ بدا جوانی خۆی لەناو ماڵەکانیان بپارێزێ، چونکە ئەگەر ماڵەکانمان لەدەستدا هەموو شتێکمان لەدەستدا، ئوسرەمان تێکچوو، هەموو شتێکمان تێکچوو. خوا جەل جەلالوه لە قورئانە کاتێک باسی ئادەم و حەوائەکە ئەفەرمێ فەلا یەخڕوجەنەکوما، هەردووکتان پێکەوە شەیطان فریوتان نەبا و لە بەهەشت دەرتان نەکاتە دەرەوە، فتەشقا، ئەی ئادەم ئەگەر هەردووکتان چوونە دەرەوە تۆ تووشی شەقاوەت ئەبی، تۆ تووشی ناڕەحەتی ئەبی. باوک ئەرکێکی زۆر گەورە لەسەر شانێتی. ئەگەر بێت و پرۆسەی ماڵ یەک کەسی تیا بێ شەقی خراپەکار هەمووی تێکەچێ پێک. زۆر دۆستم هەیە، زۆر دەوڵەمەندە، وەزعی مادی فولە، یەک مناڵ هەراسانی کردو، یەک مناڵ وای کردو شەقاوت لە ماڵەکە دروست بێ، ئافرەتێک شەقاوت لە ماڵەکە دروست ئەکە. بۆیە خوای گەورە نەیفەرمووە هەردووکتان پێکەوە تووشی شەقاوەتە من، چونکە هەر کامیان شەقی بن ئەوی تریشیان شەقیە بێ. باوک شەقی بێ، مناڵەکان بە هەمان شێواز، مناڵ بە هەمان شێواز باوک. بۆیە خوای گەورە لە قورئانە سبحان الله ئەم دوعا عەظیمە فێری ئێمە ئەکا ربنا هب لنا من ئەزواجنا وذرياتنا قرة أعين لنا. خوای گیان لەناو خێزانەکان و مناڵەکانی ئێمەیە مناڵانێ دروستکە کە سۆنگەی چاوی ئێمە بن، ئارامیمان پێ بەخشن، چونکە لەوە ئەچێت هەموو ئەو هەوڵ و جوهد و مانوبوونەی کە کردوتە لە بەرامبەر یەک مناڵا بفەوتێ کە قوڕەت و ئەعیونی تۆ نەبێ، کە بە میزاجی تۆ نەچێ بەڕێوە. بۆیە ئێمە زۆر پێویستە کۆمەڵێ مەفاهیمی غەڵەت هەیە لە مێشکی ئێمە دروست بووە چارەسەری کەین. لەوە ئەچێ هەموو ئەو شتانەی کە دروست بووە وتراوە جۆرێک لە جۆرەکان دەستێکی زۆر نهێنی لە پشتەوە بێ و کاری لەسەر بکە. بە نمونە کێمان هەیە نەمان بیست بێ مناڵ وەکو هەویر وایە خۆت چی لێ بەرهەم ئەهێنی بەرهەم بهێنە. ئەم قسەیەکی زۆر غەڵەت. هیچ مناڵێ وەکو هەویر نییە بە مەیلی باوکو دایکی هەڵسوڕێت. هەموو مناڵێ نەمامێکی بچووکە، هیچ دایک و باوکێک نییە مناڵەکانیان وەکو یەک بن ئەبەد. خوای گەورە ئەوەی دروست نەکردووە، لە کەونە هەموو کەون ئەو هەیە. دارێکی سێو ئەبینی 100 سێوی گرتووە، یەک سێویان نییە وەکو سێوێکی تریان بێ. خۆ سێوێک نییە لەسەر زەویە تامی سێوێکی تر بدا، پرتەقاڵێک نییە تامی پرتەقاڵێکی تر بدا، گوڵێک نییە لە گوڵێکی تر بچێ. کە تۆ دارێکی گوڵ ئەبینی 50 گوڵی پێوەیە، دڵنیا بە گەڵای گوڵێک لە گەڵای گوڵێکی تر ناچێت. هەر چۆن دایک و باوکێک مناڵەکانیان هیچ کامیان لە هیچ کامیان ناچن لە ڕووی ڕەنگ و شکل و شێوازە و مصەویری خوا شێوازێکی ترە، لە ڕووی ئەخلاق و پەروەردەشەوە ئەبەو شێوازەیە. بۆیە باوکێک پێوا بێ لە پەروەردەی مناڵی یەکەمیا نەجاحەتی هێنا، لە دووهەما نەجاحەت ئەهێنێ، بە هەمان پەروەردە هەڵەیە. ئەم مناڵانە یەکێکیان نەمامی هەنارە، یەکیان نەمامی هەنجیرە، یەکێکی تریان نەمامی شاتوویە. تۆ ئەبێ بزانی هەر یەکەیان چۆن تەعامل و مامەڵەی لەگەڵا ئەەکەی بۆ ئەوەی هەر یەکێک لەوانە جێگە و پێگەی خۆی بگرێ. مەرج نییە باوکێک پێیوا بێ هەموو مناڵەکانی ئەبێ کەسی ئەکادیمی و شارەزا بن و هەمووی دکتۆڕای هەبێ، غەڵەتە. هەندێک لە مناڵەکان ئەمەیان بۆ دروست ئەبێ، لەوە چی هەندێکیان لە کەسابەتە زۆزە زیرەک بن. مەرج نییە هەموو مناڵێک فەلسەفەی ئەوەی لە پەنایەدا بنە ئیلا ئەبێ خوێندن تەواوکە. ئەمە کافر و بێدین لە زیهنی ئێمەیە داناوە. مناڵەکانمان هیچ ئیشێ نەکەن، هیچ کارێ نەکەن، عمریان ئەگاتە 22 ساڵ 24 ساڵ، هێشتا ئەمان لە ناو سۆنگەی خوێندنان و نازانن ئایندەیان چی ئەبێ، ئاخۆ حکوومەت بڕیاری چیان بۆ ئەدا کە دایانێت. ئەمە کارە لەسەر ئایندەی مناڵ. هەر ئومەتێک مناڵەکەی زیندوو بوو دڵنیا بە ئایندەی زیندوو ئەبێ.
بۆیە ئەو مناڵی کە ئەبینی لاساری ئەکا عەجوولی ئەکا تو هەوڵ ئەدەی ڕێگری لێ بکەی ڕێکی بکەیتەوە ئیشی لەسەر ئەەکەی دڵنیا بە ئەو جوانیی کە هەیەی لەو ئەو ئازایەتی کە هەیەی ئەو جوانەی کە هەیەی لەو جم و جوڵە و حەڕەکەیە دڵنیا بە لەوە سوود و قازانجێک لە ئایندەیە ئەگەیەنێت بە کاروباری خۆی و بە ژیانی خۆی. بەڵام تۆ کاری تۆ بریتێ لە چی؟ بریتێ لەم قاعدەیە کە ئەفەرمێ لاعب ابنك 7 حوت ساڵی ڕێک تۆ یاریکە لەگەڵ مناڵەکەتە لێی گەڕێ بە زەمەنی مناڵی خۆی بە مناڵی بەڕێوە ببە کاری لەسەر یاری لەگەڵا بکە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم گەورەترین قودوە بۆ ئێمە جارێک نوێژی ئەکرد سەری بردە سوژدە و سەری بەرز نەکردەوە نوێژی جەماعەت ئەصحاب هەر هەمویان لە دوایەوە وەستان یەکێک لە هاوڵان ئەفەرمێت ترسام کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێکی لێ هاتبێ سرم بەرز کردەوە سێرم کرد حەسەنی کوڕی ئیمامی عەلی لەسەر ملی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێت دوای عەرزمان کرد فەرمی وستم کارەکەی خۆی تەواو کە ئینجا دابەزێ ئەمە لاعب ابنك 7 حوت ساڵ ئەبێ بەم شێوازە ئەم مناڵە یاری لەگەڵا بکرێ دوای ئەم حوت ساڵە وأدبه 7 لە حوت ساڵیەوە مناڵ هەتا 14 ساڵی مەیدانی پەروەردەی مناڵ مەیدانی ئەدەبدادانی مناڵە بۆیە ئەو مناڵی کە عمری گەیشتە 8 ساڵ ئەبێ بزانێ کولفە ئەکەوێتە سەرشانی لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. تصور نەکەن یعنی لە دوی ئیبتیدائیەوە ئێوە لە مناڵی دەرەچن وا تصور نەکەن یەنە مزگەوت هەر ئەبێ وەکو مناڵە بچووکان یاری بکەن نەخێر کاری ئێوە گەورەتر ئەبێ قورستر ئەبێ. لە زەمەنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئوسامەی کوڕی زەید مناڵە ئەبەم شێوازە بە گەورە سەیرەکرێ زوبەیری کوڕی عەوام 8 ساڵە عمری 8 ساڵ لە دوو ئیبتیدائی دیقەت بدەن یەکەمین کە شمشێر لە پێناوی خۆی هەڵەکێشی بۆیە زۆرێک لە قائیدەکانی ئەم ئومەتە گەنج و لاوەکان بوون نەک پیرەکان. ئێمە ئێستا لە مزگەوتان هەمومان لەوە ئەچێ یەکێک لە مناڵەکان زۆر هەراسانمان کە یان لە ماڵەوە یەکێ لە مناڵەکان زۆر هەراسانەکە لەوە ئەچێ ئەم مناڵە قائیدی ئەم ئومەتەیە بێ کە دواتر ئەم ئومەتە هەومان لە پشتی سەری ئەو مناڵەوە بیت. زۆر کەس هەبوو ماندوو بوو لە مناڵەیە بەدەست سەیف الله قودسەوە بەڵام دوایی تەتار و مەغۆلیشکە. بۆیە عەزیزانم ئەو ماوەیە کە ماوەی پەروەردەی مناڵە گرنگترین شتە بۆ مناڵ چۆن فێری قورئانی ئەکری چۆن ئەم مناڵە ڕائەهێنی لەسەر ئەوەی ئەنواع جۆری ئەخلاقی بەرزی تیا بڕوێنی فێری کە لەگە خەڵکە چۆن هەڵسوکەوت کە تەعامل کە ماندوومە بە 7 ساڵ بۆ تۆ دانراوە وأمر أهلك بالصلاة واصطبر عليها فەرمان کە بە خێزان و مناڵ بە نوێژکردن و ئارام بگرە لەسەری پەلەت نەبێت تەحملت هەبێ لەگەڵ یا بڕۆ هەتا وەکو خۆی گەورە دەروی خێریان لێ ئەکات. بۆیە ئەو 7 ساڵی دووهەمەی مناڵ زۆر زۆر گرنگە. ئێمە لە 7 ساڵی یەکەمە زۆر کات ئامۆژگاری مناڵەکەین لە 7 ساڵی دووەمە فەرامۆشی ئەەکەین هەرچی زمانە مناڵ ئەتوانێت لە 7 ساڵی دووهەمە فێری بێت وەرە مناڵەکەت فێری هەموو زمانێ بکە ئایندەی ئەم وڵاتەی ئێمە لەسەر ئەو مناڵانەیە وەرە هەوڵ بدە لە 7 ساڵی دووهەمە فێری سوارچاکی کە فێری ئازایەتی کە فێری شەهامەتی کە فێری پیاوەتی کە فێری بەخشندەیی کە فێری کە لە مزگەوتا چۆنە بێ لەگەڵ خەڵکە هەڵسوکەوت چۆنەکە. ئێمە ناکرێ مۆبایلێک شاشەیەکی وشک و بێگیان هەرچی مناڵی خۆمانە یاوەتە دەسی ئیتروازمان لە پەروەردەی مناڵ هێناوە. ئەمەژێکی لە تەختیتەکانی کافر و بێدین کە ئێمەی کوشتووە. ئێستا کاریگەریەکانی شاشە دەرەکەوێت لە 2 مانگەوە کاریگەری لەسەر مناڵدانێ 2 مانگ تەلەڤیزیۆنی ماڵەکەت لە 2 مانگەوە کاریگەری لەسەر عەقڵی مناڵەکەت دائەنێ قەرەباڵغی ئەکا عەقڵی. ئێمە ئیماندار ئەو 14 ساڵەی مناڵ زۆر گرنگە بە نیسبەت ئێمەوە هەتا وەکو ئەیگەین لە 14 ساڵ لە دوای 14ەوە ئەو مناڵەت نە مناڵە نە گەورەیە لەو نێوانە تۆ تەعاملی لەگەڵا ئەەکەی بۆیە زانایان فەرموویانە وەڕاقبه 7 ئەو 7 ساڵەی دوای 14 ساڵ بەسەر ئەو مناڵەتە تێ ئەپەڕێت تا 21 ساڵ ڕاقبه بەس مراقبەی کە وەکن له صدیقە ببە بە هاوڵی مراقبەی کە
کە ئەڵێن مراقەبەی کە نەک ئیتر چاودێری وەکو جاسوسێک نا هاوڵی بە لەگەڵ یابە بزانە بۆ کوێ ئەڕوا بزانە چی ئەکا بزانە کێ هاوڵێتی بزانە کێ لەگەڵێتی بزانە لەگەڵ کێ ئەگەڕێ بزانە شاشەکەی خەریکی چییە چارەسەری ئەمەی وە بکە بۆیە عەزیزانم ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ هیچ باوکێک نییە کە خوای گەورە لطفی لەگەڵا کرد نیعمەتی مناڵی دایە ئەفەرمێ ئەگەر نیعمەتی مناڵی نەدایە ئەوە لە فەزڵێکی زۆر گەورەیە ئەوە خوا بەسەری کردوتەوە ئەوە خوا نیعمەتی گەورەی بەسەر باراندووە وەک وایە لە نەخۆشێکی زۆر گەورە نەجاتی دابێ لە عەذابێکی زۆر گەورە نەجاتی دابێ ئەفەرمێ کە مناڵی دایە ئیتر معەڕەزە بۆ ئەوەی لەم دنیا عقوبە بخوا لەو دنیا عقوبە بخوا لە هەردوو دنیا بۆیە ئێمە بۆ پاراستنی ئوسرە بۆ پاراستنی شوڕای دووهەم پێویستمان بەم قاعیدە هەیە کە قاعیدەی یەکەمە لە خزمەتانە باسم کردووە مناڵەکەت 7 ساڵ گەمەی لەگەڵاکە 7 ساڵ پەروەردەیکە 7 ساڵ هاوڵی بەو مراقەبەیکە دواتر لێی گەڕێ ئەگەر بە چاکە هێنای ئیتر ئەو مناڵە چاک ئەبێت ئیتر ئەکەوێتە سەر خەیر ئیتر خۆی ئەڕوا دوای ئەمە ئەگەر مناڵەکە لایدا گوێ مەدەرێ یەتەوە سەر ڕێگا هەڵەی کرد گوێ مەدەرێ کاری تۆ تەواو بوو ئیشی تۆ تەواو بوو تۆ معەذەبنی لە بەردەم ڕەب العالەمینە محاسەبە ناکرێ لەسەری لە دوای ئەمەوە لێگەڕێ خۆی چ کارێک ئەکا با جێبەجێیکە مادام تۆ تەئدیبێکی باشە لە 7 بۆ 4 کردبێ ئەگەر خراپەکاریش بێ ئەگەڕێتەوە سەر سەڵاح و دینداری و خۆناسی ئێمە ئیماندار هەر یەکێک لە ئێمە لەم زەمانە مجاهیدێکە بۆ خۆی زۆر کات بزوتنەوە ئیسلامیەکان بۆیە فەشەلیان هێنا لە عالەمی ئیسلامیە هاتن شوڕای دووهەم کە شوڕای ئوسرەیە فەرامۆشیان کرد و پەلاماری شوڕای ئەخیریاندا کاتێکیان بە خۆیان زانی مناڵەکانی خۆیان لەدەستدا محەممەد غەزالی یەکێکە لە گەورە مفەکرینی ئیخوان ئەفەرمێ هەندێک لە دەردەکان هەموو عالەمی ئیسلامی داپۆشیە و گرتوێتەوە یەکێک لەوانە بریتیە لە ڕێک نەبوونی ئەو کەسانەی کە ڕوادی سەحوەی ئیسلامی مناڵەکانیان ڕێک دەرناچن بۆ چونکە شوڕای یەکەمیان بەجێ هێشت چون لەو سەرەوە خەریکی شوڕایەکی ترن کە هێشتا زۆرمان ماوە بۆ ئەوی بگەینە شوڕای دووهەم زۆرێک لەو بزوتنەوە ئیسلامیانەی کە دعوی بوون یا جیهادی بوون یا هەر شێوازێک لە شێوازەکان تەسەوفی بوون سەلەفی بوون هاتن کاریان کرد ئەوەیان کاری لەسەر ئوسرە نەکرد زوو کۆتایی پێهات زوو ماڵ ئاوایی کرد زەمانێکی سیاسی کاری کرد و کۆتایی پێهات ماڵ ئاوایی کرد لە مێژوشە سڕانەوە بەڵام ئەوەی کە کار لەسەر کۆمەڵگایەکی زۆر تۆکمە لە ڕووی ئوسرەوە ئەکا ئەوەیان بەقای ئەبێت و ئەویان ئەمێنێتەوە چونکە جیلی نوێ ئەو ئەنە ئەیبەن بەڕێوە هەتا ئێستاش عالەمی ئیسلامی میزەی جوانی ئەم ئاینە پیرۆزە لەوا ڕنگ ئەداتەوە کە ئوسرەکانی جوان بێ کە ماڵەکان جوان بێ کە کاری گەورەی تیا کرا بێ بۆیە عەزیزانم ئەمە واجبی خۆیە بەسەر شانی ئێمەوە هەمومان ئەوێ بە خۆمانە بچینەوە نابێ سانیەک هەبێ تۆ فەرامۆشت کردوێت دوعا بۆ مناڵەکەت بکەی بیدێتە دەستی خوایە من لەناو جیهادام شۆڕشەکەم بۆ پارێزگاری ئوسرە خوای گیان ئەم مناڵ و ئەولادانە بپارێزە یا ئیلاهی ئەبێ ئەم دوعایە بە ناخی هەمومانە گوزەری کردبێ هەموو لەحزەیەک لە دڵمانە بێ لە هۆشمانە بێ بۆیە زۆر کات یەک لەحزە و چرکەی لە دەستدانی باوک بۆ مناڵەکانی گیرۆدەی هەتایی بەسەر ئەو باوکەیە ئەهێنێت عەذابی هەتایی سەرشۆڕی لە بەردەم ڕەب العالەمینە بەسەر ئەم باوکەیە ئەهێنێت ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ هەموو خراپەیەکی مناڵ ڕنگدانەوەیکی لە دایک و باوکە هەیە جۆرێک گوناهیان کردو خوا عقوبەی داون بۆ بۆیە ئێمە پێویستمان بە صدق و سەفایە لەگەڵ خوایە جەلە جەلالوه هەتاوەکو ئەم شوورایە پارێزرا بێ ئەگەر ئێستا هەر یەکێک لە ئێمە پێی بڵێن وەرە تۆ دەوڵەتێکی موسڵمانی زۆر جوان دروستوە بیڕوخێنە دنیای لێتێک ئەڵەشتی وا ناکەم کافرەوەم بێدینم چۆن دەوڵەتی موسڵمان بڕوخێنم دەبەخوا هەموو ماڵێک دەوڵەتێکی موسڵمانە ئەگەر هەوڵت نەدا بۆ پارێزگاری هەوڵت دا خۆت بەدەستی خۆت ڕوخانت وەکو وایە دەوڵەتی ئیسلامیت ڕوخان دەبێت وەکو وایە ئومەتی ئیسلامیت خست بێ هەر کەسێمان مجاهیدە و جیهاد دەکات و قیتالەکە لە سوچی خۆیە کەسێک نییە لەم ڕۆژگارە هەرچی بیر ئەکەمەوە نەتوانم پێ بڵێم مجاهید کاتێک کە ئەبینم خەریکی پەروەردەی مناڵەکانێتی و
چوارچێوەیەکی دروست کردووە هەر چۆنە بێ ئێوە مناڵەکانی لە دەستی دەرنەچون نەفەوتی. بۆی عەزیزەکانم ئێمە لەم زەمەنە لە زەمانێکی فتنەی زۆر گەوراین، پێویستمان بە پاڵدانەوەیە بەخوا جەل جەلالوه، پێویستمان بەوەیە هاوار زۆر بۆ لای ئەو بەرین هەتاوەکو عیتاد و قووەتێکمان هەبێ بتوانین دەرەقەتی ئەم فرت و فێڵە بین کە کافران و بێدین دەستیان داوەتەیە بۆ فەوتانی ئەولادەکانمان هەتاوەکو خوای گەورە دەروی خێرمان لێ ئەکاتەوە و جارێکتر ئەم ئومەتە ئەکەوێتەوە سەر قاچی خۆی شوڕای گەورەی ئومەت دروست ئەبێتەوە ئەو کاتە شوڕای یەکەم هەر لە دوورەوە زۆر بە باشی پارێزراوە و پارێزگاری لێکراوە. خوای گیان ئێمە لەم ڕۆژە مبارەکەی ڕەمەضانە دەستی زەلیلی خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە. بەخوا پەروەردگارە هەرچی کافری دنیای هەر هەمووی کۆبووتەوە و پەلاماری ئوسرە و ماڵەکانمان ئەدا. یا ڕەبی خوایە تۆ خۆت ئاگات لێ ئێمە شەکەت و ماندوو بووین نازانین چۆن پەروەردەی مناڵەکانمان کەین. یا ئیلاهی وهانامان بۆ لای تۆ هێنا پەروەردگارە و دەستی زەلیلیمان بۆ تۆ بەرز کردەوە. خوایە شوورای ماڵەکانمان بپارێزە. یا ڕەبی خوای گیان مناڵەکانمان ساڵح کە، گەنجی ئەم ئومەتە ساڵح کە یا ئەکرەم الئەکرەمین. خۆشەویستی لە ماڵەکانمانە زیاد کە، ئارامی لە ماڵەکانمانە زیاد کە. یا ڕەبی خوای گیان داوا لێکەین بە گەورەی خۆت ئارامی ماڵەکانمان زیاد کە، ئارامی دڵ و دەروونمان زیاد کە. یا ڕەبی خوای گیان داوا لێکەین لە ماڵ و مناڵمانە پەروەردگارە کەسێک دروست مەکە کە عسیانی تۆ بکە. یا ئیلاهی کەسێک دروست مەکە پەروەردگارە کە سەرپێچێکی گەورەی تۆ بکە، کەسێک دروست مەکە یا ئیلاهی کە دژایەتی تۆ بکە. یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان ئێمە گونەهبار هاوار بۆ لای تۆ ئەهێنین، زەلیلی ئەم ئومەتە بۆ لای تۆ بەرزەکەینەوە. ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم جەستەی خوێنی لێ ئەتکێ، ئوسرەکان خوێنیان لێ ئەتکێ. پەروەردگارە ئەم ئومەتە هەر هەمووی خوێنی لێ ئەتکێ. خوای گیان دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە. یا ئیلاهی بەزەی و ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەر ئەم میلەتا ببارێنە، ڕێکمان خەرەوە، دڵمان یەک خە. یا ئەکرەم الئەکرەمین. پشتمان بگرە یا ئەڵڵاه. خوای گیان سەیری گوناهەکانمان مەکە، سەیری دڵمان کە. یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت نەسرەت بۆ ئەم ئومەتە بگێڕەوە. یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان عاقبەتمان پڕ خەیر کە، دامان مەزێن لەسەر خواناسی، دامان مەزێن لەسەر تاعەت و دینداری. یا ڕەبی خوای گیان داوا لێ ئەکەین خوایە ئەو مسلمانەی کە مناڵی نیە خوای گیان مناڵی ساڵحی پێ عەتاکە، ئەوەی کە مناڵی هەیە خوایە مناڵەکانیان ساڵحکە، ئەوەی بەحاڵ و ماڵە ماڵداری کە. پەروەردگارە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەوەی قەرزارە قەزی سەرشانی سووکە. پەروەردگارە ئەوەی کە لە کرێشیایە خوای گیان بیکەرە خاوەن ماڵی خۆی. پەروەردگارە ئەوەی کەم ڕزقی حەڵاڵی زیادکە. خوای گیان لەم مانگی ڕەمەضانە ئێمە هانای زەلیلیمان بۆ تۆ هێناوە، گوناهی زۆرمان کردووە، عەفومان کە. یا ئەکرەم الئەکرەمین. بەهۆی گوناهمانەوە عوقوبەمان مەدە. یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان تۆ زۆر کەریمی. پەروەردگارە کەریم هیچ کەسێ لە بەردەم ماڵی خۆیان دەرناکە. یا ئیلاهی ئێمە هاتوێنتەنەوە ماڵی تۆ بە زمانی بەڕۆژەوە. خوای دوعاکانمان قبوڵ کە، لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی مردوەکانمان ببورە، لە گوناهی ڕەفیق و خۆشەویست و هاوڵانمان ببورە. یا ڕەبی خوای گیان بەزەی و ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، لەم دنیای دەرمان مەکە بە شایەت و مانەوە نەبێ. یا ڕەبی خوای گیان ئەخیر و شەمان لەم ژیانە لا ئیلاهە ئیلا الله بێ. یا ئیلاهی زەلیلی سەر جێگەمان مەکە، زەلیلی نەخۆشیەکانمان مەکە، زەلیلی دەستی دوژمنمان مەکە، زەلیلی دەستی نامردمان مەکە، محتاجی دەستی هیچ مرۆڤێکمان مەکە. یا ڕەبی خوای گیان بە ئومەتی ڕەسوڵ الله حسابمان کە، لەژێر سێبەری ئەوە حەشرمان کە. پەروەردگارە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە، بەر شەفاعەتی ئەومان بخە. یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان بە ئەندازەی هەناسەی مەخلوقاتت، بە ئەندازەی نمەی باریوی ئەمساڵت، پەروەردگارە بە ئەندازەی گیای سۆزبووی ئەم کوردستانە سەڵەوات بۆ دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەنێرین و پێ بگەیەنە. یا ڕەبی خوای گیان سڵاوی ئەمەی ئێمە پێ بگەیەنە، یەک ناوی ئێمە لە خزمەتیا بێنە. یا ئەکرەم الئەکرەمین. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما.